20,000 لسه بوليس تدون جيش عراقي أوجب حزارة يعني أسايش قال يعني تو مشكلة إيش وقت بيجمر بس أنا تارو جايلو تو مشكلة نيف مدة اف اتفاقية ايرو سر شنغاليا دقن نه تلمي اجبر ايرو نه جوتمي او براسي اتفاقية كا اجبر ملتي ما ملتي خلق الشنغار نوي اتفاقية او قبول نكرن او اتفاقي براسي بيب جيكرن اجبر او اتفاقي ايرو ملتي شنغال هكا لو اتفاقية نبي اتفاقي خلق الشنغار قبول نكر اجبر وكيش ايرو براسي مجي الهر على ايرو اتفاق نبدجي فقريانا خەڵکی شنگالێنە نەبدژی ئەعمارە شنگالێنە کۆمەڵگای ئێزی لە ڕابردوودا هەمیشە دەسەڵاتەکان نوێنەرایەتی ساختەیان بۆ جڤاکی ئێزی داناوە چ لە پەرلەمانە لە دەسەڵاتدا و لەناو کۆمەڵگەدا هیچ ئیرادەیەکی خۆیان ممارەسە نەکردووە. ئەمڕۆ لەو شاندەی کە سەردانی سلێمانی کردووە ژن هەیە، گەنج هەیە، نوێنەری عەشایەرەکان هەیە، نوێنەری پارتی سیاسی هەیە، دایکی تێدایە. ئەمە نیشانی ئەدا ئەوەی کە ئەمڕۆ لە شنگال بەڕێوە ئەچێ سیستەمێکە تەواو و هەڵقوڵاوی جەوهەری ئیرادەی تاکی ئێزدیە و ئەتوانێ وەکو دەڵێ گەرەنتی ئەوە بکات کە جارێکی تر فەرمانێکی تر لەسەر گەلی ئێزدی بەڕێوە نەچێ و ئێزدیەکان ئەمڕۆ توانیویانە بە ئیرادەیەکی زۆر بەرزەوە نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بکەن. ئێمە ئومێدەوارین کە ئەو بربەست و ئاستەنگیانەی بۆ گەڕانەوەی ئێزدیەکان هەیە تێک بشکێنرێن، هەماهەنگی هەبێ لەگەڵ نوێنەرایەتی خۆسەری شنگالدا و هەموو لایەک ئێمە داواکەین چ حکوومەتی عێراقی چ حکوومەتی هەرێم چ ناوەندەکانی دەرەوە چ UN دان بە فەرمیەتی خۆ بەڕێوەبەری شنگالدا بنێن و مامەڵەی فەرمیان لەگەڵا بکرێەوە هیچ پیلانێک لە پشتی ئەوانەوە بەڕێوە نەچێت بەبێ لە بەرچاوگرتنی ئیرادەی ئێزدیەکان. بۆ ئێمە وەکو تەفگەری ئازادی بە هەموو شێوەیەک پاڵپشتی خۆمان ڕاگەیان و پێمان وتن هەر ئەرکێک بکەوتە سەرشانی ئێمە ئامادەین بۆ پاراستنی شنگال ئەمڕۆ نمونەیەکە کە ئەتوانین سوودی لێ ببینین بۆ عێراقێکی دیموکراتی بۆ ناوچە کێشە لەسەرەکان. کەسی نەوێت یانی دەکەوێت لەناو تش نەمایە ناو يعني بشاف تشي بروش وقيق يعني تفرق الجانب الفردة جمعهم